لە نیوەڕۆی ئەمڕۆوە خۆڵبارینێکی چێر شاری هەولێری گرتوتەوە. ئەم باڵەخانەی لە دوامەوە دەیبینن ئەگەر لە ڕۆژانی ئاسایی سەیری بکەین زۆر بەڕوون و بە سافی لێمانەوە دیارە، بەڵام ئەمڕۆ لەبەر چڕی خۆڵبارینەکە ئاستی بینین زۆر کەم بۆتەوە و ئەوە تا باڵەخانەکە دەبینین. پێشەوەی ڕێنمایەکانی ژووری ئۆپەراسیۆن بۆ قەیران و کارەساتان بۆ باز بکەم، با سەرەتا ماسکەکەم ببەستم. ژووری ئۆپەراسیۆن و قەیران سەبارەت بە خۆڵبارین کۆمەڵێک ڕێنمایی بڵاو کردوتەوە. دەڵێت لە ژوورەوە بمێنەوە و دەرگا و پەنجەرەی ماڵەکانتان دابخەن، ئاو زۆر بخۆنەوە و ڕاهێنانی قورسیش ئەنجام مەدەن، ماسک ببەستن و لە کاتی تەنگە نەفەسی و بێتاقەتیدا سەردانی پزیشک بکەن. ئەم ڕێنمایانەش بۆ کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلە لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە. لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا ئەگەر چڕی خۆڵبارین بەرز بووە ئۆتۆمبیلەکە لەسەر ڕێگاکە لا بدە و بوەستە و چواری ئۆتۆمبیلەکەت دابجرسێنە و جامەکان دابخە و هەوای ناو ئۆتۆمبیلەکەت دابجرسێنە، دڵنیابە لەوەی کە ئۆتۆمبیلەکەت ناجوڵێت. کاریگەریەکانی خۆڵبارین کاریگەری لەسەر چاو و لووت و قوڕک هەیە، بۆیە گەر لە دەرەوە بوون ماسک ببەستن. مەترسیدارە بۆ ئەو کەسانەی ڕەبۆ یاخود نەخۆشی دڵیان هەیە، مەترسیدارە بۆ منداڵ و بە ساڵاتوان و ئافرەتانی دووجان. لە کۆتاییدا ئەگەر هەستت بە بێتاقەتی و تەنگە نەفەسی کرد ڕاستە خۆ دەتوانانی پەیوەندی بە تیمەکانی 122 بکەیت.